زەردەخەنەی جوان ئاواتی هەموو کەسێکە، چ جای گەورە بێ یان مناڵ بێ. ئێستا وای لێ هاتووە نەک هەر مرۆڤ، بەڵکو کاراکتەرە کارتۆنیەکانیش حەزیان لە زەردەخەنەی جوان و ددانی سپیە. ئاشکرایە کە کلۆربوونی ددان باوترین نەخۆشیە لە دنیادا و باوترینە لە مناڵانیشدا. سەربارەوەی کەمە کۆمەڵێک ڕێنمایی زۆرمان پێداون بۆ پاراستنی دانی مناڵەکانتان. ئەگەر هات و دانەکانیان کلۆر بوو پێویست ناکە لێوەدا بۆستن و بڵێن چارەسەری نییە، یاخود بڵێن لێگەڕێتە ئاکەوێ، نەخێر چارەسەری هەیە. ئەم ڤیدیۆ کورتەی کە دەیبینن لە تەنیشتی منەوە ڤیدیۆیەکە کە بەکارهێنانی کڵاوی کۆمپۆزت ددانی منداڵەکە دروست دەکرێتەوە. جگەلەوەش دەکرێت بە جوانکاری و بەکاری دەست ئەم جوانکارێ بۆ دانەکانی منداڵ بکرێت. هەر بۆ نمونە تەمەشای وێنێ بکەن کە بە دەست و پەنجەی خۆم کراوە و جوانکاریم بۆ ددانی منداڵەکە کردووە. لەمە گرنگتر بریتێ لە پاراستنی دانی منداڵەکە بەهۆیەوەی کە ڕۆژانە دووجار ددانەکانی پشۆن و پاش ددان شوشتن ئاو لە دەمیان وەرنەدەن تەنها کە فەزیاکە بدفتنەوە. خۆگەر بڕی هەویرەکە کەم بێت کە پێویست ناکات لە دەنکە نۆکێک زیاتر بێت، ئەگەر قوتیشی بە هیچ کێشەیەشی نییە. جگەلەوەش پێویستە بەلایکەمەوە 6 مانگ جارێک سەردانی پزیشکی دام بکەن و لەگەڵ دەرچوونی یەکەم ددانی شیری مناڵەکانتانە یان بەلایکەمەوە لەگەڵ یەکەم ساڵیادی لەدایکبووندا سەردانی پزیشکی دام بکەن بۆ وەرگرتنی ڕێنمایی بۆ پاراستنی دانەکانیان، بۆ ئەوەی کە دانەکانیان کلۆر نەبێت و پێویست نەکە دوایی جوانکاریان بۆ بکەن. وەک گومان باسکردن خۆ ئەگەر کلۆریش بوو دەکرێت جوانکاری بۆ بکەن بەو هیوایی کە ددانی خۆمان و مناڵەکانیشمان بپارێزین. سوپاس.